سلام فرە خۆشاتن و چوارمین ڤیدیۆ لە دەورەی CSS. خۆ فەرز کەنەمە تەگێکی پیمان هەست لە ئێرانە وە کلاسێکی پاراگراف مەسەڵە کلاسی پاراگراف وە یەک دانە مەتنێکاتێ فڵان لۆرەمێکاتی. خۆ من تێم ئەمە لینکێکی یەکەم فایلێکی CSS وەسکەنەخەی HTML لە لینک استفادەک لینک CSS بعد HTML مەسیری پێ مەسیری مثلا CSS ستایلات CSS تێمە ناوی ستایلەکانم. خۆ تێم پاراگراف سلکت دەکەم وەک چونکە کلاسە و دات سلکتە بێت. وەختە سلکتم کە ئێستا بگەرمە چی بکەم بێم لە ڤیدز استفادە دەکەم. ڤیدز یانی چی؟ یانی عەرز. قەرار من عەرزێکی پێ بۆم مثلا ڤیدسی 200 پیکسڵ. خۆ لێدا ڤیدسێکی 200 پێم فۆنت سایزێکی 25 پیکسڵی پێدەم و یەک دانە بۆردەرێکی پێدەم بۆردەری 1 پیکسڵی سالیدی ڕەنگێکی مەسەڵەن ڕێد هەڵا فەرقی ناکات هەڵامیانە بەنەوشی دەکرد مەش کامان پێنی و ئێستا خوروجێکمان تەماشاکەین. خۆ تەماشاکەن چونکە من دایرێکشنەکەی ڕایتە ئەڵام دایرێکشنی ڕایتە لا بۆین کە مشکڵمان ڕافت. خۆ باتەم وەرد تەماشاکەن یەک دانە ڤیدسی گرتە وە لە ئەو مەحوەتا مەتنەکەمی نووسا. خۆ سا من شتێکمە وە ئەسمی ماکس ڤیدز بیشترین عەرزێکەوە ئەتوانێ بیرێ ئەمە ڤیدسی عادی و کە لە فرێ لە هەم لە HTML خوێنمان هەم نەحوێتە لە ناوی CSS خوێنمان شتێکمانە وە ئەسمی ماکس ڤیدز یعنی بیشترین ئەندازە مثلا ڤیدسی 200 دامە من شتێک وە ئەسمی ماکس ڤیدز چی بۆ دابنێ ماکس ڤیدسی 150 پیکسڵ. سا تەماشا ئەم کیژە من ماکس ڤیدزم گەورەترین سایزم 150 بە 150 لێ دەخۆی تر کاری وە 200ەکەوە نییە. بێنن هەشا 150 گرتە سەخۆی ئیجازە ناوە لە 150 بڕاتە ئەو وەرترۆ ئەگەر ستایلەکان ببینین ببین حاڵەتی 150 غیرە فعال بە 200ەکە وەریا پس ڤیدز عەرزە ماکس ڤیدز بیشترین عەرزە کە ئەم جەدوەلە مەسەڵەن ئەتوانێ بێ ئەم پاراگرافە ئەتوانێ بیرێتە خۆی. خۆ هەمیشنە ماکس ڤیدز شتێکی فرە سادە و ڕاحەت. باشە ئەمە شتێکمان بوو لە ناوی HTML وە ئەسمی INS ئەها خەتێک کێشاوە ژێری مەتنەکەمە. ئێستا من مەتنێکی پیم هەست گەرمە خەت کێشمە ژێرە فرێکی مەسەڵەن شاید CSS نەخوێندێژێتت من ئەمە گشتی کاتەکەم یەک دانە تەگێکی INS دانێم و مەتنەکەم دانێمە ناوی و ئەوەر خروجی بورم یا همچین شتێت دەوجودێت وەلی من نیسان گەرم بوو وە CSS ئەنجامێ بدونە تەگ لێ بێم ئەنجامێ بوو چۆن تێم ئەنجامێدەم تێم پاراگرافەکە سلکت دەکەم لە ئێرانە پاراگرافم کە سلکت کرد شتێکم هەست و ئەسمی text decoration کافێکە بنووسیت text decoration باشە text decoration مەسڵەن ئاندەرلاین دەکەی ئاندەرلاین یعنی زیرە خەت. خۆ سا تەماشاکە هات هەر ئەوێ بۆ ئێمە ئیجاد کرد هیچ گونە فەرقێکینەوە پس text decoration ئاندەرلاین تێ خەتە کێشەدە ژێری مەتنەکە یا شتێکەوە هەستمە وە تەماشا ئێمە شتێکمان هەست هەر جۆرە وا ژێرمان هەست بانمان هەست بۆ بگەرمانە خەت کێشینە بانەکەیە چۆن تێنەم کارەکەین ئەنووسین ئاڤەرلاین ئاخری خەتی شەکەتە بان سابێنن خروجێکەمان بێنە هاتەسە بانی خەتسا خەتەکەی کێشاسە بانیە ئەمە لەوە بعد ئاندەرلاین و ئاڤەرلاین شتێکمان هەست ناشای سامە چی زانیمان چۆن خەت کێشینە بانیە چۆن خەت کێشینە ژێریشە وەلی تەماشای ئەمە تەگێکمان بوو ئەسمی دڵ من گەرمە گشتی خەت کێشمە وەسەتیە دوارە یەکێتر کە CSS نازانێت ئامە کولەن خان نای تەگێکی دڵ وەلی کەسێکەوە CSS دەزانێت شتێکم هەست و ئەسمی شتێکمانەوە ئەسمی لاین ترو. خۆ لاین ترو چییە؟ لاین ترو
لاین ترو دەرواقع یەک دانە ڤەلیوە کە تێت وەکو دڵ عەمەڵەکە خەتێک کێشێتە ناوەڕاستێت ماشاکە یا وەسەتەکەیە بێنە خەتێکی کێشاوە ناوەڕاستەکەی قام ئەمە تایە پس ئەم تیکەتانە کامەڵ حاڵی بوو دروستە بەڵێ ئێمە بازی لینک ئەوێنین لە ناوی سەحفەکانمانە بازی لینک ئەوێنین مەسەڵەن تەگێکی ئەی تاریفەکەین پرۆداکت یه دانه کلاسی پروداکت نشونده خب کم کلاسێکی پرۆداکتی بۆ دانم کلاسی پرۆداکت و تێم یەک دانە مەتنە خەمە ناوەکەی خۆم هەر مەتن بازێکی بێنن یە هەمچین شتیا خەتکێشی یازەژێریە ئەمەوە ئاندەرلاین خاس کردیاوە خۆب سەم گەرم ئامە لابۆم ئەم خەتە لابۆم مەزانین تێن چیەکەین خیلی سادە لیرەژەتی لە تکست کریشن استادەکەین هیچ گونە مشکڵێکمان نییە هەیە ساعتێ من ئەم کلاسە تەبدیل کەم بکەم پرۆداکت وتیم خیلی راحت ئەیکەمە ناون یعنی هیچ یعنی پوچ پس تماشاکەن خەتەکەی ژێری لاچوویتر خەتی نییە لە ژێریە خۆ تا ئێرانە تماشاکە تکستە کریشنمان تەواو کرد تکستە کریشن یعنی چی یعنی تێکدانە ئەعماڵی ئەوبانی تکسەکانمان و ئێماڵەکە خۆب خەتە کێشێتە بانیا خەت کێشانە بانیوتم چی لاین ترسە خەتە کێشێتە ژێریە ئاندرلاینە خەتە کێشێتە بانیا ئاڤرلاینە خەت لا ئەوەین کولەن ئەیکەنە ناون یعنی هیچ خۆب سە گەرەکمە مەسەڵەن من یەکدانە مەتنێکی پیم هەست لە ئێرانە پاکردنەوە یەکدانە مەتنی پیمان هەست سان کلاسێکی پاراگرافم داوە خۆ ئەم مەتنە تێن ئینسان مەسەڵەن تێن چیەکەین گەرەکمە بزانم پڕۆژێکمان ئەوڵ بوێنین بێن ئەم مەتنە گەرەکمە لە ئایرانەوە ئەم خەتی ئەوەڵێ هەست یەک مقدار بیدەمە داخڵ مثلا حدودی 80 پیکسل 90 پیکسل 100 پیکسل بیامە داخڵ تێم چیەکەم یەکدانە پروپرتیمان هەست و ئەسمی تکست هەر شتێکە مەربوط وە مەتنەوە تکست شروع بێ مثلا تکست ئەندنت خۆ تکست ئەندنتی مثلا 100 پیکسل ئەگەر خروجێکمان تماشا بکەین تەسەکە من ئەحساسەکەم لەوە پاراگرافم سلکت نەکردێ هەرێ بۆ پرۆداکت تامان ئێمە پاراگرافمان هەست خەیرە خۆب خروجێکمان بێنین بێنن و ئەنازەی 100 پیکسل هاتێ سەبەرو بەس ئەگەرێکتان لە پشتی خەتە یا مقدار فاصلە بخەن ئەتوانن لە تکست ئەندنت استفادە بکەن و بۆ هەر یەک خەتە ماڵۆینە بۆ گشتی خەتەکان خۆب ئەمە بۆ تکست ئەندنت و یعنی چی پشتی خەت بێتە ئام پشتە فاصلە بخە بێنن ئێمە تکست ئەندنتوان یاگر کە چۆن لە پشتی خەتە فاصلە بخەین ساتە خۆب سا من گەرەکمە چی بکەم بێم حروف فاصلە بخەم لە یەکتر یعنی ئەم حروفەتەکە ئەم حروفە فاصلەیەکی بێت تێم چیەکەم خیلی سادە تێمە ناوی دوارە ئەمتە پاراگراف تێم شتێکمەوە اسمی لتر یعنی دانە لتر سپیسینگ خۆب سپیسینگ یعنی فاصلە سپیس یعنی فاصلە لتر سپیسینگ مەسەڵەن و ئەنازەی 20 پیکسل هەر حرفێ و ئەنازەی 20 پیکسل لە یەکتر فاصلەی بێ حتا ئەم فاصلەوە لینای خۆشە حرف ساوێ سابێنن باشە ئەم حرف نسبەت و ئەم حرف 20 پیکسل فاصلەی گرتێ ئەمیش تەکی ئەمە و ئەنازەی 20 پیکسل فاصلەی گرتە ئەم تەکی ئەمە 20 پیکسل فاصلەی گرت ئەم تەکی ئەمە 20 پیکسل فاصلەی گرتێ خۆب ئەمە لەمە ئەمیش لە کەلەمەش هین حروفیشمان یاگرت سا ئەگەینە کەلەمە یعنی ئەم کەلەمە تەکی ئەم کەلەمە تەکی ئەم کەلەمە خۆب خیلی سادە وەجا ئەوە کە بنێن لتر سپیسینگ ئەم باران نووسین وۆرد سپیسینگ مەسەڵەن 40 پیکسل
وورد سپیسینگی 40 پیکسل تێ فاصلە بینی کەلەمەوە خەبێنە ئەم کەلەمە تەکی ئەم کەلەمە فاصلەی 40 پیکسل ئەم کەلەمە تەکی ئەم کەلەمە فاصلەی 40 پیکسل پس بۆ فاصلەی پشتی خەت بۆ تێکست ئێندنگ فاصلەی حروف letter spacing فاصلەی کەلەمە word spacing خۆب ئەمە تایرە شتێکمانە ئەسمی لاین هایت چییە خۆب بێنە ئەیرانە فاصلەی بینی ئەمە تەگێکی پیم تعریفی ئامە کولانیەدا تەگی پیە فاصلەی بینی ئەم خەتە تا ئەم خەتە پێژن لاین هایت فاصلەی بینی ئەم خەتە تا ئەم خەتە پێژن لاین هایت خۆب چۆن وجودی تێین خەیلی سادە تێنە ئەیرانە من گەرمە لاین هایتی یەدانە مەتن فرەکەم ئەمسم لاین هایت خۆش تێ لاین هایتی مەسەڵەن 50 پیکسل بێنن لە خروجیەکەمەنە بێنن خەتەکانمان فاصلەیەکی فرەتریکە ئەوە من ئەنسپکت وەرەم بۆ بێم پاراگرافەکەم انتخاب بکەم بێنە لاین هایتی مەسەڵەن 50 پیکسل هەرچێ من ئەم 50 پیکسڵە ئەومە بانتر ئەم تیکەی تماشا بکەنا هەرچێ 50 پیکسەکەم ئەوم بانتر فاصلەکەم فرەترەوە بۆسە حدودی 200 پیکسل بێنە لاینەکەمان چەندە فاصلەیەتێک یەکترا هەرچە کەمی کەم جەمترە بێتەوە ئەتوانم بێنە کولەن گشتی هاتە یەوە حەدێکن گشتی چۆبانیە پس ئەمە بۆ لاین هایت فاصلەی بینێ خوتوتە لە ناوی یەک دانەتەکە خۆب ئەمیش لە لاین هایت خۆب شتێکمان هەست مەسەڵەن بێنن ئەم مەتنی منە بێنن گەیە ئەیرە شکیا بەدش هاتە ئەیرە دوارە شکیا هاتە خوار خۆب بێنە مەتنی من لە یەو خەتا نووسریە چ ئەمەڵێ باعث بوو کە ئەمە بشکێت خۆ من هیچ گونە بیاڕە یا شتێکم نەکتا شتێکمانە وەسمی ویت سپیس یا وایت سپیس وایت سپیس مثلا وایت سپیس چیەکە وایت سپیس تێت فاصلەیەک وایت سپیس نەحوەی شکاندنی خەتەکەس نەحوەی سەبکی خەتەکەس مثلا من دەیەکەم ڕاپ ئەم دابڵێ ناخوێن تۆ لە پشتی ئاڕە ئەنووسین ڕاپ بێنە هەر ئەم حاڵەتی عادی خۆیەسە ئایرانتر تماشا بکەن کە من خەیال لە یارەسای ئەم کارانە ئەنجام بۆ بێنن مثلا ڕاپمان داپی وەختی من ئەمە ئەوەسکەم بیکەمە نەو ڕاپ بووە نەو ڕەپ تر تماشا لەو حاڵەتی قەبلی خۆیە دەرهاوە ئەسا من ئەمەکەمە ڕاپ ئەوەڵ دوارە وەختی منەوە دوارە ڕاپ و كلها غير فعالية تبقى ماشاكل حالتي آواز خب ناوي انسبكتا كمان ربط مثلا مالي ناك حالتي ديفالت دس لأن قشتي شكيا هاتي زخور وقت إنه ربط يعني باشا قشتي أرواتي يكخت لأن تا آخر أجو وهيج كون شكاني كينيا مثلا بيجي استحفم تاو بيش كيف بيت أخوان كلها تا آخر أروات تو بقى اللي رانا اسكرولي زميني بكتاب كتابين خب سه ترم هست و اسمه پری خب پری چیه؟ بخاطر و پری بیانین اما چندان استایل مانست که و تگی و پاراگرافه کمیده خب من مثلا یه دانه ویتسی که مستایلانه مالکین کشتیان کارتا پیا کرده بجوزم دانه البته خب ماشا ویتسی که مثلا 300 پیکسل من داره هایتی 200 پیکسل من داره بکگراوند کالرێکش ماداوە پێ خۆب ئەم تایراتانە کامل کار کرد ئەم دوو سێدانەیە ئاخرش کارتانە کردوێ پیاوانش لە مەتەری بادیادایانێ بووە ویت سپیس تماشا مەسەڵەن دەم کردێ ڕەپ تماشاکە من سایزێکی معمولی مەسەڵەن لەمە ڕیست بکەم بێنە هەمچین سایزێکە خۆب هەمچین سایزێکە بێنە حاڵەتی عادی شکاندیە سیاتەسە دەرو خۆب چونکە هاوبانی ڕەپ ئارم بخەم بانی نەو ڕەپ نەو ڕەپ
باقیان هاي ناس الليلة ناخذ الليلة ديك و البته من مو باراگراف اما اشتباهی که کردم مو باراگراف اما باید یک دانه چونکه قرار محوطه بو ام دیوه مشخص کم کنترل ایکس ارم یک دانه دیو خاصه کم خب یک دانه دیو با کلاسی کانتینر خاصم کرده و تگی پیاکم رجان دسنایا خیلی ماجا تین اگین استایل کمان بيراتين وباراجراف تين وايت سبيسي مثلا كيبورد وايت سبيسي مثلا نو رابي فيهم نو راب نو راب ماشا وايت سبيسي نو رابي فيهم وقت نو راب بدا بي معمولا باخوتان كامل بينوسن كم بيشتت كي خوي بينوسن بين لكادري من دايسه كادري من تاشا سايزكي مشخصي بو معمولا با ليرا بيشكانده ولي دايسه در چويه ساتيام یک دانه پری پیام پری چیه؟ پری وەکو تەگی پری لێرە عەمەڵەکە تقریبا قەدێ تەفاوتێکی ڕێزی هەست وە لێرەم پریە خۆی تەفاوتی نییە ئەتریبیوتی بعدیەکە تەفاوتی هەست بێنن نووسە دامنیاوە پری پاشا وەکو ئەو جۆرەوە من نووسام نووسای لێرانە هیچ گونە ئەهمیەتێکی تێ نەدا کە ئایا من وەیچم چەندێکە یا کولێن هەر ئەو جۆرە نووسای ئەنگار کە تەگی پریم لێرە کوتاوێت وەلی شتێترم هەست و ئەسمی پری دەش ڕاپ پری دەشڕە بەزانین چێکات تێت وەکو خۆمان ئەینووسێتی ئاوشڕاکەی وەکو خۆمان ئەنووسێ وەلی زانی کە شوێنەی ناوێت و مەسەڵەن لێرە شوێنەی نەوەسا لێرە زانی کە شوێنەی ناوێت و تێت ئەیشکێنێت تێتی خوار بەقەیە نووسە ئەیچەسپێنێتر باقێ باشا تا ئەیرانە هەرینی ئەو خەتی بانس بەدەش دوارە هەمتر لێرە وەکو خۆی نووسایە سۆ هاتێ شکاندێسی ئاوردێسە ئەمە بعدش ئەمیشە دوارە هەمتر وەکو خۆمان کە لەوێنا نووسامانە فاستەمان قست پس ئەمیش لەمە پس وید سپیس چەندانە ڤەلیوی هەست ڕاپ کە خۆی خودکارێشکێنە مرۆڤگەر خودکار بۆ هەرچی پەگەیە ماڵێکە نەو ڕاپ یانی مەیشکێنە پری یانی وەکو خۆم بینووسە پری ڕاپ یانی وەکو خۆم کە نووسامە بینووسە وەلی ئەوە شوێنەینەوە بیشکێنە خب دایرانە کە مشکلێکمان نییە تێنە سەری بەحسە تر و ئەسمی تێکست ترانسفۆرم دەرواقع تێکست ترانسفۆرم نەحوەی نەوشتارە دەرواقع مەسەڵەن تێم ئەم نەحوەی نەوشتاریانە چۆنە مەسەڵەن ئایا ئەوەڵی هەر کەلەمەیەکم گەورە بێت یا گشتی کەلەمەکانم بچووک بێت یا گشتی کەلەمەکانم گەورە بێت مەسەڵەن بۆ حەروفی گەورە بینووسم چۆن بەم ئەمە ئەنجام بدەین خەیلی سادەتیان ئەنووسم تێکست ترانسفۆرم صار كابيتالايز شي غاية و كابيتال وقت اسمي خو نوسي أولك كابيتال بنوسا بخي مثلا واسمال بنوسا خير راحت تين تماشا إيراك وقت الدم كر كابيتالايز تماشا حات أم كلمة اللي أولي قورك أماني قورك أماني قورة نوسا حتى أماني بتشوكش نوسا من النابي أول نسبك ورم ومتنا كمان أول بازو بينا من سپۆمەکەم سپیۆم لەیرانە تماشا چۆن نووسامە و ئای بچووک نووسام وەلێ لێرە گەورەست دۆلەرەکەم مەسەڵەن و دی بچووک نووسا وەلێ لێراوە دی گەورەست خۆ ئەمە لە ئێرانە
خۆپ ئەمە بۆ وەسک ئەوڵەکانی گەورەکەین خۆپ کاپیتاڵایزەکەین شتێک مەس ئەسمی لاڤر کەیس لاڤر کەیس یعنی بچووک گشتیان و بچووک بنووسە وە کەیسی بچووک بێنە گشتیانی بچووک کردو حاڵەکە لۆرمەکەم ئەڵی گەورەس گشتیانی بچووک کردو ئەمە پس لاور کەیس شتێک مەس ئەسمی ئاپەر کەیس ئاپەر کەیس چیە ئاپەر کەیس یعنی گەورە بێنە گشتیانی گەورە کردە خۆپ ئەمە لە ترە تێکست ترانسفۆرم سێ دانە ئایتمی بوو کاپیتاڵایز لاور کەیس و ئاپەر کەیس خۆپ تا ئێرانە کە مشکڵتان نیە شتێکم هەست و ئەسمی تێکست ئەلاین کە لە ناوی جەدوەلەکانە فرە خوێندومانە بازم لێرە بۆتان نێژمی من خەتێکم هەست ساڵام مەتنە کەمە کەم کەینەوە لە ئایرانە کەمیەکەینەوە تەگێکی پیمەس خۆپ تەگی پی کولی سەحفە ئەورێت ئەوەر من ئەنسپکت بورم تێت کولی سەحفەم ئەورێت تەگی پیما تا گەرەک بە ئەم مەتنە بێتە وەسەتی ئەم شوێنەوە گشتی گرتێ بێرە وەسەت داین خیلی سادە تێم وە پاراگرافەکەم وە پاراگراف تێم ێژن پاراگرافم بێرە وەسەت چۆن کلاسەکەی سلێکت دەکەم وەختە کلاسەکەم سلێکت کرد تێمێژم تێکست ترانسفۆرمم تێکست ئەلاین ناوت تێکست ترانسفۆرم تێکست ئەلاینە مەسەڵەن کە سنتر تێکست ئەلاینی سنتر وەختە تێکست ئەلاینی سنتر دابنێ تێرە تێوەسە تێکست ئەلاینی لێفت دابنێ تێرێتە سەمتی چەپ تێکست ئەلاینی ڕایت دابنێ تێرێتە سەمتی ڕاست تێکست ئەلاینی ستارت دابنێ باتەوە جۆوە دایرکشن و مەسەڵەن دایرکشن مثلا چەپە تێتە چەپ ئەو ڕاست وای ئەچوە ڕاست مثلا ئەندم هەست ئەند ئەوە دایرکشنم چەپ ئێواتە ڕاست ئەوە دایرکشنم ڕاست و تێرێتە چەپ پس ئەمیش لە تێکست ئەلاین خۆپ ئەمە لەم تیکە شتێکم هەست لە ناوی وۆردا ماشا ئەمە تێکستێکە خۆپ ئاهاتی شەدوویەکمان پێدا خەیلی سادە هاتین لە ئایرانە شەدوویەکمان پێدا مەسەڵەن هەڵا مەتنێژکی شەدوویەکی خاسی ماوە فرەت شەدووەکەی شەدووی ماتم گەرەکە کە نێسیم دەسخان بیان چین شتێ انتخاب بکەین ڕەنگێکی ئەمە ئەوەز بکەین بکەینە مەسەڵەن ڕەنگێکی کەوە مثلا باشە شەدووی کەوتیە یەک مقدار شەدووی کەوتیە یەمەجا حاڵەتی ئاینەی کەوتەسە خواری خۆی چۆن دێ لەمە ئەنجام بێت فرە سادە سێک دانە سایە گرممان ئەنجامێ خەیلی سادە تێم تێکست دە شەدۆ دانێم خۆ باشە ئەم تێکست شەدۆ مەسەڵەن تێت هەر وۆردەکەمان بێنە باندوازان ماشە تێدێژێ ئەم مەتنی تۆ یەک مقدار قەرار لە مەتنی من بکێشێتە خوار یعنی هەر ئەم جێگەی مەتنی منە یەک مقدار بکێشێتە خوار خۆی ئەگەر من بێم ناوی وۆرد مەسەڵەن من ئامە یەک مقدار هەمچی حاڵەتێ بیکێشمە خوارە ڕەشایەکەی چۆن کەمیاتەسە خوار یەک مقدار ئەوەڵی نایتمی تێدێژێ مەیەوە مقدار بیکێشمە خوار دوم نایتمی تێدێژێ یەک مقدار بێمێ بەرو ساتێن هەمچین کاری ئەنجامن مەسەڵەن من کەمێ فەرەی پێدەم کێوە حاڵتر بوو مەسەڵەن دە یەکەم 10 پیکسڵ دێژم بیکێشە خوار وەختی 10 پیکسڵی کێشێتە خوار چۆنی پێتێتە ئەوە شەدۆکەی ئەماڵ نەکردێت ئەرێت باشە ێژە من ناتوانم دەدانێ خاڵی ئەنجام ماڵەکەم بعدش تێمێژم دەدانە بێرە سەمتی بەرەو لای ڕاستەوە مەشاکەن پێنە دەدانە ئەوەی خۆت دەدانیش ئەوەی سەمتی چەپ ئەنگار کە مەتنەکە من دابڵ بووە وەلی یەدانە مەتنەکەم ئەم خوارێنیانە شەدۆست لە هەر چ کارێکیش بکەی سلێکت ناوێت ئەمیانە ئەسڵی کاری ئەمە شەدۆست مەسەڵەن ئەوەراڵا بە شەدۆکەیەکی بدانە ڕەنگ بێن مەسەڵەن ڕێت کامڵا مشەخەسترەوێت باشە ئەمە شەدۆکەیەسی کاتەسە خوار خۆ
سەکەر من ماتیکەم چۆن بێ ماتیکەم خەیلی سادە تێ ماتیکەم پاشا یەک دان ئایت سێ دەوتم چوار دان ئایتمە دەرواقع یەک دانە ئایتم کە مەحوەری وایە کە ئەی کێشی دەخوارد محوەری ئیگرگە کە ئەی کێشی دەخوارد یەک دانە ئایتمی مەحوەری ئیکسە کە تێتە بەرۆ یەک دانە ئایتمی بلورە کێژی چەنێ بلووری کەم چەنێ ماتیکەم بلووری یانی ماتکردن خۆ دوو پیکسەڵێژم ماتوێت وەگی دووە سێومێ چوارمین ئایتممان ڕەنگێکە وەکو شەدۆکەمان گەرەکوانەیە ئەو سایەمانە گەرەکوان پاشاکە دوو پیکسەڵ مات بووە وەتماشاکەم ڕەنگێکی خاسی کرد ئەم مات بوو نیە پاشستام هەرچەنە ماتەکەی فرەتر کەم ماتەکەی هەرچێنە فرەتر کەم پاشا سایەکەم تر بەرەولایەکی کەم ڕەنگترێت بدونە مات کە حاڵی عادی مەتنەکەمان نووسەوە لە هەرچەنە ماتیکەی کەم ڕەنگترێت خۆ بسابێت شەدۆیەکی جاڵبتری پێ بووینم شەدۆ فرە جاڵب نییە خۆ دوو پیکسل و دوو پیکسل سا خروجەکەمان بێنە پاشا شتێکی قەشەنگ ئیجاد بوو دوو پیکسڵاتە زەخوارد دوو پیکسڵاتە سەبەرۆ و دوو پیکسل ماتی کردی و ڕەنگە دریاوەتی فرەش شیک و جاڵب دەراوەتر مەتنەکەمە خۆ تام جەلەسە تام تیکە کافیە امیدوارم کە شتێکی خاستان لێ یاد